من ناوم زريان مزفر كريمة. تمنم 6 ساڵە. لە تەمەنی 11 ساڵیە وەکو هەرموو ڕەوەندێکی کورد ڕێمان کەوتە ئەوروپا لەگەڵ خێزانەکەمە. لە وڵاتی سوید نیشتە جێبووین. هەتا تەمەنی 18 ساڵی لە سوید بووم. پاشان لەگەڵ خێزانەکەمان گەڕاینەوە بۆ کوردستان. لە کوردستان پۆلی 12م تەواو کردووە. پاشان لە تەمەنی 20 ساڵیە ڕێم کەوتە بەریتانیا و لێرە لە بەریتانیا ژیانی هاوسەرگیریم پێک هێناوە. کە هاتم بۆ ئێرە حەزم کرد بەردەوام بم لە خوێندن، بۆیە دەستم کرد بە پرۆسی خوێندن. لە سەرەتایە لە زانکۆ بۆ مێژوو کۆمەڵناسیم خوێند کە ساڵێک بوو ئەوم تەواو کرد. پاشان حەزم کرد لە یاسا بخوێنم، بۆیە یاسا و بزنسم خوێند لە زانکۆ. دوای ئەوە بۆ پارێزەری ڕاوێژکارم خوێند. لە هەمان کاتیشا ماستەرم لەگەڵا کرد. بۆ لە ئێستەیە من وەکو پارێزەری ڕاوێژکار ئیش ئەەکەم. ڕۆژانە کاتژمێر 6 بەیانی هەڵەسم لەخەو. یەکەم شت ئەچم بۆ وەرزشەکەم، چونکە لای من زۆر گرنگە کە گرنگی بیەی بە جەستەی خۆت لەگەڵ تەندروستی خۆت. دوای ئەوەی کە هاتمەوە نانی بەیانیە خۆم و پێش خۆم ئامادە ئەەکەم بۆ ئیش، بەڵام پێش ئەوە پیاداچوونەوەیەکەکەم بە کەیسەکان. دوای ئەوە ئەڕۆم بۆ ئەو شارێک کە کەیسەکەی لێیە. من ئیشەکەم وایە کە هەر ڕۆژێ و لە شارێکم لە دادگای شارێکم. ئەو دادگای من ئێستا بۆی ئەڕۆم کاتژمێرێک دوورە. ئەمە ئیشی ڕۆژانەی منە، هەر ڕۆژێ لە دادگای شارێکم. هەیانە سەعاتێ دوورە، هەیانە 2 سەعات دوورە، هەیشە 30 دقەیەک دوورە. من بە ئۆتۆمبیلی خۆم هاتوچۆکەم. بۆ زۆر کاتی ژەگەر زۆر زۆر بێ ئەوە بە قیتار هاتوچۆکەم. من خۆم بە بەختەوەرە زانم کە وەکو خانمێکی کورد بڕوانامەی بارستەرم بەدەست هێناوە لە وڵاتی بەریتانیا کە ئەکاتە پارێزەری ڕاوێژکار. لە ڕێوڕسمێکی شایستەدا ئەو بڕوانامەی بارستەم پێ دراوە و هەروەها لەو ئاهەنگەدا نازناوی یەکەم خانمی کوردم پێبەخشراوە. لە دوای تەواوبوونی هەر کەیسێک لە دادگا من لە پشوەکانمە ئەبێ ڕاستەوخۆ بە ئیمێل یان بە تەلەفۆن ئەو کەسانەی سەروی خۆمەوە ئاگادار بکەمەوە لە بڕیاری دادوەر. ئەو کەسانەی کە یەتە لای من زیاتر کەیسی مەدەنین کە زۆربەیان خانوبەرەیە یان خاوەن ماڵ و کرێچیە یان مۆرگجە قەرزی بانک یان حادیسەی سەیارە بە تایبەتەوانی کە مناڵی تایە. زۆربەی کات من پارێزەری کۆمپانیا و بانک و یان خاوەن ماڵم. لەو کاتانەیە ئەبێ دادوەر ئەو بڕە پارەیە قبول بکات پێش ئەوەی کەسەکان ڕێەکەون. طبعاً هەموو شتێک کە بتێ بەدەستی بێنی ماندووبوونێکی زۆری ئەوێت. زۆر سپاسی خێزانەکەمەکەم، ئایلەکەم، خوشکەکانم، هاوسەرەکەم کە هەمووی ماندوو بوون بەمنەوە. بەڕاستی بە هاوکاری ئەوان نەبووە من ئاگەشتم بە ئامانجی خۆم.
ئامۆژگاری من بۆ خانمانی ئێرە ئەوەیە کە گرنگ نییە لە چ جێگەوەک هاتوویت یان چ باگراوندێکە هەیە ئەگەر بەجددی کار بکەیت و هەوڵ بیت ئەوە ئەگەی بۆ ئامانجەی کە ئەتەوێت.